اف برنامه نهاتی سپونسر کرن به پشتگیری هەواڵ و هەفتپشک وەزارەتên جۆیس مەیر. من فێت وەش هەر جوورەکی خەمباری و مرنێ یان هەر تشتێک دی کووە پاش بە بێخید بێنمە دەرێ چونکی وەهێزا خودێش نافدای خۆ هەیە چ جارە دەم درەنگ نەبووە کو تو بشێ جارێک دی دەست پێ بکەیەوە هەرچ بیت ئەو تشتێ بسەرتەدا هاتی جیانەتەدا هەرچ بیت ئەو تشتێ تەکری یانژی کەسێکی بسەرتەدا ئینابیت چ جارە دەمگیرۆنینە کو تو جارێک دی دەست پێ بکەیەوە هێشتا درەنگ نەبووە بەلەی پاشە ڕووژاتە چە جێژ بوو ڕابردوویە تەنینە ئەفجا ئەفروکە ئەو ڕۆژەیە کو خەمێن تەبدوما هیک بێن ئەم دێ پلانە بیش خودێ وەرگرین ئەڤا هەردەم بوومە چێترە ئەفجا دەبێت تو هەزرکەی دباشە من پلانە خودێ بۆ ژیانە خۆش دەستدا من پلانە ئەیژ دەستدا دباشە تو زانی ڕاستی هەروەک خۆیە خۆ هەگە تا ئەو چەند کرد ئەف چەندە نەگەلە گرنگە چونکی هەگە تو چوویە نەک خودێوتە گوت ئەس زانم کو تو دشەی من ئازاکەی هەرچەوە بیت پلانەویە بیە ژ پلانە ئەی چێتر بیت سەموئێل ئێک چاپتەرێ 16 خودێ گوتە سەموئێل هەتا کەنگی تو دێ خەمێن شاول دابی تو دبینی من ئەوڕەت کرد کو بێتە شاهی ئیسرائیل نوکە هەنزانن سەموئێل ئەو کەسە بوو کو گیانێکی باش هەبوو کو ببیتە پادشا کوت گەلوی کارت کرد ونوکە هەنزانن دەمێت تو وەختێکی مەزن بە تشتێکی دەمەزیخی و تو گەلک وەختێ بنوێژێوە بۆی تشتێت بورینی دێ تشتێکی بئێش بیت هەکە ئەو کارە خراپ بۆژ ناوچوو دباشە شاول وەسا نەدەرکەفت وەکی پێدوی بوو ئەوە نەخەڵەتیا خودێ بوو نەخەڵەتیا سەموئێل بوو نەخەڵەتیا خەڵکی بوو ئەوە خەڵەتیا شاول بوو ئۆبراستی ئەو تشتێ چێبووی ئەو بووی کوی گرنگی یا مەزم خوددانا وی هەمی شانازی و بلنداهیە بیر و بوچینێ بۆ خۆ بهێلا ولدوماهی خودێ ئەو جهێ خۆی بلند ئینا خارێ ئەو جهە ئەوێ کوێ دەستوردا بوویە تێدا بیت نوکە سەموئێل دکرە گری یەخەمگین بوو ژبەروێ چەندە بسەر شاول بەهاتی جبر هەندێ خودێت گەل سەموئێل ئاخفت گەل پێغەمبەر سەموئێل گوتی هەتا کەنگی دێبوو شاول بخەمبی من ئەوڕەت کرد دوماهیک هات نوکەوی گوتی شاهێ خواژ زەیتێ تژی بکە ئەس دێ تەفڕێکەمە نگێسی بێت لەحمێ جبەر کو من بۆ خۆشاهەک ژناف کوڕێن وی ژێگرت پێلن ئەس تشتێکی بێژم وا چ جارە خودێ بێ پلان نامینیت ئەرێ وە گول من هەیە خۆ هەکە نوکە گەلک ئاریشە دیگەلمەدا هەبێن ئەس باوەڕت کەم کو خودێ پلانێک هەیە هەکەوی بتنێ وەل کەسێکی کرد و هژیار بیت و دەست بلڤینێ بکات یانژی گەلک کەس بن خودێ پلانەکە هەی خودێ پلانەکە هەی بوو ژیانەتە و پلانێک بۆ خێزانەتە و پلانێک بۆ کارێتە و پلانێک بۆ ساخلامیاتە و هەمی ئەوەل سەرتە پێدوی تو بکەی کوتە ئەف بچوونە نەبیت دباشە نوکە گەلک درەنگە من ژیانە خۆ خراپ کرد و نوکە دەم گەلک گیرویە ئەس دبێژم کویا باشترە ئەوە ئەزل فێرێ برینم خاڕوو من حاڵێکی خراپ هەبیت هەتا عیسا بهێت و من ببەت نەخێر ئەم نەشێن وێ چەندێ بکەین هەتا کەنگی تو دێبگریانێ vەبی تو زانی بن سێبەرا دەستورە سۆزاکە ڤنجی ئینجیلێ من تشتێکی گرنگ دیت کە پێدوی بوو خەڵک بتنێ بوو سیح ڕۆژا بخەم بن ئەvە دەستورێک بوو دەمێ کەسێک دمر کو دشیان بتنێ سیح ڕۆژا بوو بگرن نوکە ئەزانم ئەvە تشتێکی دژوارە و ئەز نابێژم تاک و هەکەتە کەسێکی خوشتوی ژ دەستدا پێدویە تو پشتی سیح ڕۆژاش بیرکەی بەلێمە بنەمایەک لڤێرێ هەیە من چەش دەمێ خۆ بخەمە بوران چونکی ئەس دەزارۆکینیە خۆدا تووشێ زیانێ بم و دەیبابێن من چ جارە ئەس نەڤایمە هەرچەوا بین نە ئەو حەژی کرناش دل چەندەم من بخەمە بە بوران ji ber vê çendê û çend sal min mezaxtin dibêje tu dê demekî mezin tirjiyê ku min divêt mezîxî heke tiştekî wesa ser te hatiba min divêt hin ji bo seboriyên min fêr bin ku ne tiştekî baş e hin serawî tiştî xembarîn ev ê ku hin neşên çi tişta bû bikin Amîn هەتا کەنگی هەندێ بگریانێ vebin هەتا کەنگی هەندێ بخەمبن هەتا کەنگی هەندێ پەشیمانی دابژین گەلی گەنجا پەشیمانی هێزەکە مەزاختنەیە خوزیکا منە خوزیکا من دباشە هەگەتە نەگریت و تە نەکرد هەکەتە کردبیت و تەکرد ئەفجا نوکە ئەڤروکەیە و پێلن من مرۆڤێن نوکە بن چونکی باوەڕی نوکەیە باوەڕی نەدوو هەیە باوەڕی نەسوبەهیە ئەڤروکە من باوەڕی هەیە و خودێ دشێت چاودێریە دوهێ بکەت و ئەڤرۆ من باوەڕی هەیە و خودێ دەسوبەهی چاودێریە من کات بۆچی عیسای خوب کەسێکی مەزن و دلۆڤان ناسکر و بچی خودێ گوتی ئەزم ئەو ئەزم چونکی وی نەگوت کو ئەو کەسێکی مەزن بووم یان ئەس دێ کەسێکی مەزن بم
ومەنامە گلڤێری هەیە وی گوتی ئەزم بچی هەن ترسیان و پەریشان بوون ئەزم نوکە لڤێرێ بووە ژیاناوەدا لوێجێ ئەڤێ هەن لێن ئەڤرو دەبێت هەمەی تش بدەقەکێ دەست بگوهرینێ بکەن هەکەوە ئاراستەکە دەرز گرتە بەر ئەز نابێژم واک و هەمی ئارێشت وا دێ چارەسەر بن لە دەما هەنجڤێ ئاڤاهیەت دەرکەڤن بەلێ هەندشێن دەست پێ بکەن بەرەف ئاراستەکە ڕاست بدەنە ڕێ و ئەڤەڕێ بووبوونا بچوونەکە نی بەرەف ژیانێ ئەو تشتێل پشت بە فشارتی پێلن بچیت مە هەمیا ڕابردوو هەیە بەلێ سپاس بوو خودێک و مە هەمیا پاشەڕۆژ هەیە ئامین ژنوڤە لێکردن 34 ئاەتە 7 و 8 موسا 120 ساڵ هەبوون دەمێ مری چاوێن وی قوسیر نەبوون و جوانیە خۆیان سروشتیژی دەست نەدابوو ئەس حەجوێ چەندێت کەم دەمێ موسا گەهشتیە 120 ساڵ و مری ئەوێ هێشتا ئەو هێز هەبوو هەروەک دەمێ ئەو گەنج خەڵکی ئیسرائیل 30 ڕۆژە لە دەشتێت موعاب بوت گریان و پاشی ئەو دەمێ تەرخانکەری بۆ خەموو گریانێ بدوو ماهی کات یەشو ئاەتە ئێکێ ji چاپتەرێ ئێکێ پشتی مرنا موسا خزمەتکارێ خودێ گوتە یەشو کوڕی خزمەتکارە خودێ ڕاوێژکار موسا ئاەتە دوێ موسا خزمەتکارێ من مر دباشە هەنزانن هەندشن وێ چەندێ بخینن و تشتێکی ژینە ئینن دەر بەلێ بوو من ئەف ئاەتە هەمی تشتی و پترت بێژیت چونکی وانە گەلک باش و بڕێ هەنگێت زانی کو موسا مر وانە بەرین و کاسی هڕۆژ بخەم و گریان و بمر ناوی بوراندن ئەفجا بوو چینوکە خودێ خودیار کرد و ئەف چەندە گوت و موسامر چونکی نامەک دی قوڵاییدا هەبوو لوێرێ ئەوێت گوت نوکە دەم هات داهن پێلن ئەف چەندە بچیت و بەردەوام بن دباشە هەرکەوە خەونەکە شکست هەبیت وەختە توێ خەونێ بهێلی و خەونەکە دیبینی هەرکە تەرابردیێدا هەندێک شکستن هەبن تو خۆ بکەسێکی شکستی نەبینە چونکی تە تشتە کرد و درز نەهات تە هەردەم دەرفەت هەیە ji بوو دەستپێکەکانی تو هەردەم دشەی دەست پێ بکەیەوە جارێک دی ئامین موسامر ئەف جەنوکە ڕابە ئەس حەجوێ چەندێت کەم ڕابەوە و بەردەوام بە ئەف جەڕابە جهێوێ بگرە ji ئوردنێ دەرباز بە و تو هەمی ئەف خەڵکێ دگەلتە بوێ ئاخا من دوێت ئەس بدەماوانە ئاەتە سێ گەلە گرنگە بۆ ژیانەمە هەر جەهەکێ بنێ پێوە بکەفیتە سەر دێ بۆوە هێتەدان وەکی من سوزدا بۆ موسا تەدیت خودێت گوت من بەرین و کەڕێکە کابڕێک و پێک یادانای هەمی تش بەرین و کە ئامادەنا خودێ بەرین و کە هەمی تش دوماهێک ئیناینە ئەڤێن پێدوی ئەو بکات نوکە ئەوی گوت تو ڕابەوە تشتێ بوریش بیرکە و بەرەف پش بە هەڕا هەر جەهەک بنێ پێتە بکەفتە سەر من بەرین و کە یێدایەتە یێتەیە بەلێ پێدویە تو بچی وەرگری دباشە پێدویە هەنجڤێ چەندێک کەیف خۆشتر بن وی نەگوت هەرە سەر قەنەپەکەی پاڵداوە ئەس دەوێت تشتی بوو تەفڕێکەمە بەردەرێ هەندێک جارە ئەم بە فێشیوەی ڕفتار دەکەین ئەس دێ پشتە خۆ دەمە بالیفکەکەی و پاڵدام لڤێرێ و تو زانی خودێ بتەنێ ئەس پێدوی موعجیزەتەکەیمە خودێ ئەس پێدوی موعجیزەتەکەیمە خودێت بێژیت هەلۆ ڕابە ڕابردوویە خۆشبیرکە هەر جەهەکەی بنێ پێتە بکەفتە سەر دباشە پێدویە سەرتە تو تشتێکی بۆ خۆ بکەی ژیانە خوددا هەندێک تشت هەنە بتنێت تو دشەی بکەی و هەکەتە نەکردن چ تش ژیانە تەدەست درز پرێڤە ناچیت پێلن ئەس چیرۆکەکە نەخۆش بەلێ یا گرنگ بووە بێژم ئەف چیرۆکە ددلێ من دابوو بوودەمەکەی درێژ و من دوی یا پشتگیرداریەوە پێ بکەم هەرچەندە من بەرینوکە یا گوتی بەلێ ئەڤڕۆس پێدێ کەسێک لڤێرێ ئامادەیە و پێدوی بگۆهدانەوی هەیە من برایەک هەبوو من گوت من هەبوو چونکی بەری 4 ساڵە عەمرێ خودێت کرد ئاڤاهیە کاش دەرڤەی وڵاتی کالیفۆرنیا بێکەس و کار فێربووی مخەدەراتە و کحولێ دەرمانە بوو تو دبێژی جۆیس چەوا دنیایەدا برایەتە دوێ سەروبەریدا بوو چونکی هەرمە تشتێک بۆ وی کردبا وێ چ تش بۆ خونەت کردن تو نەشی چارەسەر یا کەسەکەی بکەی کو نەوێت بێتە چارەسەرکردن بەلێ تو دشەی ژیانە خۆ بە هەوڵدانیش نابەی
برای من بهێزن دەریایی ڤەکەف دەمێتەمەنێوی 17 ساڵ بوو. هەرچەندە تووشی زیانە جەسەدی نەبوو، بەلێ ئەو بجوورێکی زیان پێکەفتە بوو و بابەکی خراپ هەبوو بابێ من بووی نمونەکە خراپ هاتە دانان. ئەو بەهێزین دەریایی ڤەکەف دەتەمەنی 17 ساڵی دەی بابێن من کاغەز ئیمزا کرد و دەمێ ئەو ڤێتنامێ ئەو فێری حەبکن مخەدەراتا بوو. بەردوا بوو لەسەر ئەفچەندە بوو ئاریشەک هەمی ژیانەوەیدا. تو دبێژی دباشە فەقیری چت بێژیت نەشیاخ و هاری خوب بکات دباشە. تو زانی برای من چجارە کەسێکی بەرپرس نەبووی هەردەم دویا کەسێک دکار و بارێن وی پڕێڤە بەت و ئەوی ئەف هزرە هەبوو کو کەسێک دی بکارێن وی ڕابیت. ئەوە ئێک جوان ئەگەرا بوو وەل خەڵکی ئیسرائیلێ کرد و بدەمەکی درێژ بیابانێ بمینن وان هەمی بۆ چون هەبوون بلا کەسێک بوو من وێ چەندێ بکات. هەردەم ئەوت کەفتنەت ئاریشەدا ji ber خەڵەت هەڵبژارتنا وان لەو معلم و سادکردن و خۆ هەندێک جار لەوما خودێ ژێتکردن و دویان بزڕنەوە مسڕێ. ji ber hindê ew tiştê min dihê gotî gelek giringa xwe heke min hind êşînin hindê berdewam bin. Hindê wê tiştî bi berdewamî kin ev ê wed vêt hin bikin. Heke hin nehatine êşandin. Ji ber hindê birayê min baştirîn kes bû bidîtina min ku da hin taradayekî hejî kin. Mana min ewa ku wî kesayetiyeka xwe hebû wî kesayetiyeka ji hejî hebû kesekî jî hatî bû. Mana min ewa ku ew kesekî ciwan û dilxweş kesekî hander bû. Wî şarezayeka mezin hebû. Ez bawer nakim ku tiştek bixemtir هەبی چکو کەسەکێ شارەزا چ تشتا بۆ خۆ نەکات. خۆ کارەکەی نەکات. چنا زیرۆ ژیانە خۆدا تشتێکی بترسە تشتێکی تراژیدیە ژیانە خۆ وەسا نەبورینن. ژیانە خۆ وەسا نەبورینن. بێزەحمەد ئەو هەزر نکتەبی کو کەسێک دی پێدڤیە وێ کاری بوو تە بکات ئەvê کو دەبێت تو بۆ خۆ بکەی. پێدڤیە ئەم هەمیش خۆ بەرپرس بین پێدڤیە مە ئاریشێن خۆ هەبن پێدڤیە مە ڕەفتارە خوا هەبیت نەک لەومە. دباشە ئەس بڤی شێوەیە ڕەفتاری ناکەم هەکەتە نەکرد. نەخێر نا. هەکە کەسێک بخرابی ڕەفتار کرد ڕەفتارەکە خەڵەت کرد ئەڤەش بەروێ چەندەیە کو تشتێکی جیانەواندا چێت بیت کو پێدڤی بچارە سەریە هەیە. هەتا ئەم بەرپرسیارەتیە ژوێ چەندەی نەوەرگرین چتش ناهێنە گەهۆڕین هەر چەوا بیت. برای من ji şerî zıvrî gelek karîgerên negatif lê bûn çi guman bi vê çendên înin. Wî jin îna. Gelek wexet serdana çû wî zarokek bû. Wî çavdêriya zarokê xwe netkir ew êk ji wan baba bû ku çavdêriya zarokên xwe nakin û piştî demekî ew berzebû çû dervey welatî û bû maweyekê dirêj li Arizona jiya bû gelek û gelek sala. Piştî gelek sal bûrîn rojekê telefonek bûme hat. Ku ew pêdivî harîkariyê heye wî diviya jiyana xwe bigihorît û bidiviya bizıvrîte mal pirsiyar kir heke em bişên wî beyn û me tikêteka hatûçûna esmanê bû wî hinard. Em zivrîn mal me ew li firokexanê dît hindek ji dedanên wî keftibûn. Wî yê bêçare bû. Birayê min yê êkana min hejît kir. Min hevyazî nebû ku ez nizîkî çi xêzana bim. Ji ber hindê ez aşad bûm bi dîtina wî û me ew îna malê û David jî bi tir ji 2 sala gelmeda jiya û bi dirêjahiya ew mavê gelmeda bûrandî min çavdêriya wê dikir û min berebere nîşawî da ka çi biket. Wî karekî baş kir wî dest ji muxederata berda. Meşrûb jî hêla û li dûmahiyê me hêla ew li wizaretê kar ket ew digel me geşt kir. Ramana min ewa ku wî hebû wî gelek delîve hebûn ev tiştekî bêtan bû. Mana min ewa ku ew dişiye cihekê bilind li vê wizaretê de hebît û daşêt hemî cihanê bigeriyet heke wî bêhna xwe fireh kiriba. Belê hindek gihorên rûdan êk ji wan gihorîna ew bû ku ew carek divî zivrîve nav sîstemê asayişa komelgehê hekmet firê kirav dîvra ji bo piştevaniya zivrîna zarokê. Eva bihayê wê nizîkî $6,000 bû. Dibaşa, wê hez bişkestinê kir û wesa hezir kir ku ew çi çara neşêt ji vê çendê biderkevît. Wî parêzerek hebû harî wî biket û wê bihayê xwe gelek îna xarê. Beramber parekî kin digel vê çendê jî hinzanin beramber serçemekî baş ji parey û wan e dest bi xemlandina kiriya wî kir. Wî nediviya berpirsiyar bît. Pêdivî bû serwî ew ji xwe berpirs ba û gutiba ez ji hejî vê çendê me. Min ew çende nekir ewel ser min pêdivî bû nûka pêdiviya ez bihayê vê çendê bidem. Neya giringa ka çend wexut bû divêt ez dê bihayê wê dem. Heke me ew hizra heba min û David berî hengê planek hebû ji bo harîkariya wî. Belê me bêhna xwe fireh dikir da bibînin ka ew dê çi ket ez pirsiyar dikim ka çawa Xwedê gelek cara ji bijî harîkariya kesekî naket. Ji ber ku da bibînît ka ew kes dê çi ket.
دباشە نوکە ئەس دەبێژم ئەف پەیڤە بوو کەسێکەیە کولجهێ خۆمابی دەڤڕووکە. تو تێناگەهی کابوچی خودێ تا نوکە نەلڤەیە هەنیە خۆلهیڤیا خودێت گەرن و دەبێت ئەو ژیل هێڤیاوە مابیت. ئامین دباشە تو بەرپرسیار بۆ بێژە من ئەف ئاژاوەیە کری تشتێکی درستە بوو من کو ئەس هەندێک ساڵا بە پاقشکردن ئاوێڤە بورینم. من پارێکی مەستر ژکو من هەبوو مەزاختو نوکە ئەس دەیندارێ گەلەکامە ئەڤەوەی چەندێت گەهێنیت کو پێدڤە ئەس بکێمی بژیم و چێت بیت ئەس بزەحمەتەکار کەم بوو 4 5 6 7 8 10 ساڵە. بەێ ئەس ji hejî vê çendîme. Xwedê ez dê yal serxûkem û ez dê bi bawerî ku dê tu wî tiştêkey ew ê ez neşiyan bikem. Tu dê dest bi perpirsiyarîtiyekê û peşî tu hêzeka kariya sêr ji Xwedê wergirî jiyana xwe de. Evca piştî nizîkî 2 sala min hez bi hêzeka mezin kir û David razî bû ku wexta birayê min ji bin cengên wî derkevît. Ez pêdivî bi xudan kirina zelamekî 5 salî nebûm. Ji ber hindê meharî wî kir ku xaniyekî مەبووی شەحینەک کڕی وی کارەکی باش هەبوو مەهاریکاریا ویت کڕینا کەلوپەلێن ماڵی دەکرد مەنا من ئەوە ئەس باوەڕ ناکەم کو 3 هەفتەی سەردا چووبوون دەمێ ئەو ڤەگەڕیاڤە سەرژیانە خۆیا بەرێ دباشە چیرۆکە کادرێژ و کورد لە دووماهیە وی دەست بە هێلانە گوندی کردوە پشتی چەند ساڵ بسەرڤەچوون و وێ بتنێل وێ دەمێ تەلەفۆنا من کرد دەمێ کەفتنت ئاریشەکیدا دباشە خوشکێ تو دشەی هاریکاریا من بکەی ئەزێت زیندانێمەوە نەخێر دەیڤێت ئەستەش زیندانێ نائینم دەر دباشە تو وەزیری تو یا هاریکاریا هەمیات کەی باشە دباشە تو نشێ بهێلی کەسێک تە بخەڵەتیەکی تاوانبار کات چونکی ئەو وێ تشتی ناکەن ئەڤە کو پێدوی ژلایەوان بێتەکرێن پشتی هەنگی ئەکژوان ئافرەتە ئەڤێن کۆڵنێک دژیا تەلەفۆنا من کرد چاوێن وی بزاڤایە من کەفتبوو وێ دویا کو ئەس حسابەکەی بانقی بوو vەکەم بۆ وێ برایە من چونکی ئەو سەروبەرەکەی خراپ دابوون و پێدوی هاریکاریە بوون و تو دزانی وێ بخۆ تەلەفۆنا وەزیرێ کرد تو تشتێکی دزانی بوتە باشترە کو بزانی تو چیت مەسیحدا چونکی شەیتان دێ هەوڵدەت کو بارێک ji گونە هێب سەرتەدا کات ئەڤە کو تو پێدوی بڕاکردن ئاوێ نینی دەوێت تو ji خۆ بەرپرس بی بەلێ پێدویە تو بهێلی هەر کەسێک ji خۆ بەرپرس بیت ئەس هەردەم ئامادەمە بۆ هاریکاریە خەڵکێ بەلێ نەبوو وێ خەڵکێ ئەڤێن بتنێت vێن من پکارینن بۆ هاری خونەکەن نوکە ئەس نزانم بۆچی ئەڤڕووکە من هەست بەهێزەکە مەزن کرد کو ئەس vê چەندێ بووە ئاشکراکەم و بەلێ چێت بیت ئەڤە پەیڤەک بیت دوەرزێ خوناڤێدا بۆ کەسەکەی ئامین ئەم هاری خەڵکی ناکەین هەکە ئەم ببەردەوامی وانە بشکێنین ئەرێ تو لوێرەی حەجیکردنا ji dil divêt hindek care ya dijwar bît ئەفجا وێ جارێک دی تەلەفۆن کرد دڤیا کو ئەس پێدوی هاریکاریێمە مەناڤێ وی کرێت بەرنامێ چارەسەریدا و مە کەسێک فرێ کرد بدیڤراومە ئەو کرێت بەرنامێ چارەسەریدا بڕاستی لە بنگەهێ خەونا لۆس ئەنجلوسێ لوێ جهێ ئەڤێ کو من هەندێک سیستەر لێت ناسین و من زانی کو divê çavê xwe baş denê wana ez bir melayekê û gotin min hekewî bi şêweyekî pêdivî raftar kir em dê karekî li vêrê deynê û ez gelek bi vê çendê keyfxweş bûm delîveka dî ئەو سێ ڕۆژە وێرێمە دەست ji مخەدەراتە بەردا و دەست ji کوحول jî berda و ئەو ساخلەم بووە و وانەکارێک دایێ ئەو jî çêkirina borên avê bû çunkî wî şarezayî devê buwarî de hebû ew çûnek wî gencê evê berpir ji programê û gotê hin tiştekî dizanin gelê genca hin gelek dibaşin ez harîkariya we ji bîr nakem belê ev çende fayda min neket min tenê divêt hin min bene bingehê ve û min li wêrê bihêlin dibâşe hinzanin boçî diviya bizivîne ve bingehê çunkî ew pêdivî bi dermanên dije êşanê bû تشتێ نەخۆش ئەو ئاڤاهیەکانە نیاز vemir چەند تشتێک بترسە چەندە بدڵئێشە ئەو بووماوەیەکی درێژ لوێرێ مابوو تا ڕادەیەکی وانە نەتشیان وی بنیاسن براستی بەلێ تو زانی چاواوانە ئەو ناس کرد وی جزدانێک هەبوو دوێ جیزدانیدا هێشتا وی باجە وزارەتە جۆیزمایر هەبوو ji demê wî li dev me kart kir tu zanî boçî wî ew bace hebû berzene kiribû ez bêjim ku ew ê kem tişt bû ku wî şanazî pêdîna ئەو بوو ئەو دەمێ ژیانەویدا ئەو بوو ئەو دەمێ ژیانەویدا دەمێ وێ ڕزگرتنا خۆ هەبوو مەریزگرتنا خۆ نابێت هەکەمە هێلا کەسێک دی بکار و بارێن ماڕابیت ئەزانوکەت بێژم وا کوونوکە دەم درەنگ نەبووە بە زەحمەت گۆهداریا من بکەم بووە گەلک درنگ نینە تو دشەیوێ خەمباریەش ناوی تو دشەیوێ ترسێژ ناوی تو دشەی هەر تشتێکی خەڵکی کردبیت یان گوتبیش ناوبەی تو دشەی ساخلەمیە ببێنی لڤێرێ مە تەعەجوبێک هەیە دەستپێکەکانی بووە هەیە ژلای عیسا مەسیح دەم بووە درەنگ نینە هێشتا دەمایە باوەریە بوێ درەوێ نەئینن ئەڤات بێژیت کو دەم نەما نەبە ئەخسیرێ ڕابردوویە خۆ نامە فلیپیان چەپتەرێ سێ ئاەتە 12
از نابێژم واکو من خەڵاتێک دەستڤەئینایان ئەس گەهشتمەوەی ڕادەبێکەم و کوڕیە بەلێ ئەس بوو بدەستڤە ئینا ناوی بەردەوام بم وەکی سەیدا مەسیح ئەسکرمە ملکێ خۆ ئەڤە بوو ئێک جوان ئاەتە ئەڤێن ئەوێ حەژت کەم ئاەتە ئەڤێن ئەوێ حەژت کەم نەبتنێ ji ber wê rastiyek û şawilê gotî ez berdewamim belê ji ber wê çendê evawî divêya bidezvebînît wî gotî min baryar da ez wê çendê bidezvebînim çunkî Îsa Mesîh xwe da mirinê da min bidezvebînît birêkeka dî ew ê got Mesîh ji ber min xwe da mirandî û min wê curê jiyanê hebêt ku bi şêweyekî gelek mezin sersurman bît û ez dê bi berdewamî li wê jiyanê gerim eva ku Mesîh mirina xwe divêya bidet min dibaşa erê Ewroka çi kes ji welatê di vê bînayê divanîne Tu dişey tesexlamiyeka baştir hebît. Tu dişey rêzgirtina xwe ya kesî hebît. Tu dişey pêdawîstiyên darayên xwe têrkey. Tu dişey peywendiya girêdeyî giringinîneka tu çend rabirdûyê xwe da hatiye êşandin. Tu dişey carek dî hejêkirinê bikey. Xwe ji hemî kesa dîr neke bitinê çunkî tu tirsîne ku tu carek dî bibiye êşandin. Tu wesa xwe îşînî. Demê tu jiyaneka tenhayî dîr ji xelkê dijî û divê tirsî da dijî ku têkaliya kesekî bikey. Ez dişêm bi berdewamî bêjim te ku hekete têkaliya xelkî kir tu dê heye êşandin. Pêlem em divê çendê da rizgû bîn. Belê tu dê sax bî çunkî saxlemkar ji nav dayî te da dijî. Ayeta 13 dibêjît ez wesa xwe nadanim ku min xelatek dezveînaya. Belê ez bi tinê tiştekî dikem. Ez tiştê borî ji bêr dikem hin hez pê dikem ku ev e hest û sûzin. Ji bêrkirina tiştê borî, çavarêkirina ew tiştî bi deyv da dihêt. Dê hezirkey ku wî divê bêjît rabirdûyê pêş min hewl didet min bi xwe bikêşît. Belê ez xwe diwestînim, ez berdewamim. Ev e hestê min ê êkane ye, ev e ya armanca min. Dê min ew jiyana hebît ev a Îsa bû min divêt. Da ez a razgû bim, ev e ne hestên min. Wek mamostayek, gelek xelek birêka wezareta me rizgar bûn belê ez di binara da ne mizgînî derim. Ez mamostaya peyva Xwedê me û min rêka xwe ya taybet heye bû fêrkirinê. Ji demê Xwedê gazî min kirî da ez peyvê fêr kem, min ev hest û sûze hebûn da ez bawerdara fêr kem. Ka çawa ew rabin û ew corê kesa bin wekî Xwedê ji wan re divêt û ew tişte hebît evê ku Xwedê bi wan re divêt. Bêguman ez nişim wek kesekî tirsinûk, nezan, rawestin, bawerdara biqutim. Ev ne ew tişt e eveyê ku Îsa diviya mirina xwe bidet me. Ev bername nehate sponsor kirin bi piştgiriya heval û hevpişk wezaretên Joyce Meyer.